یەکێ لە گفتوگۆ و ئامانجە جدیەکانی ئەم قانونە بۆ چاکسازی هاتووە بابەتی خانەنشینیە. لە ئێسادا لە هەوڵی جددیان بۆ جێگیرکردنی مادەیەک کە موچەی هیچ خانەنشینێک لە 400,000 کەمتر نەبێت لە هەرێمی کوردستانە. ئەگەر ئەم بڕگەیە جێبەجێ بکرێت نزیکەی 70,000 خانەوادەی خانەنشینی کە ئێستا بەداخەوە بە 3 مانگ جارێ موچەکانیان وەرەگرن یا زیاتریش زۆر بەباشی لێی سوودمەند دەبن. بڕی ئەو پارەی کە پێویستە بۆ ئەوەی کە موچەی هەر خانەنشینێک بکرێ بە 400,000 15 ملیۆن دۆلارە و ئەگەر چاکسازیەکان بکرێت کەمترە بێتەوە بۆ 12 ملیۆن دۆلار. لە کاتێکار حکومەت خۆی ئەڵێ بەم ئیسلاحاتانە 100 ملیۆن دۆلار ئەگەڕێتەوە، پێمان وایە 12 ملیۆن دۆلار بە بەراورد بە 100 ملیۆن دۆلار بڕێکی کەمە و تەنانەت ئەمڕۆ ڕێگەیەکی ترمان پێشنیار کرد کە کولفەشی نییە لەسەر حکومەت و موچەی خانەنشینیش زیاد دەکا. ئەویش ئەوەیە تەنیا بە دەرهێنانی ئاڵوگۆڕی پارە لە بانکی ئەهلیەوە بۆ 3 بانکی حکومی 25 ملیۆن دۆلاری ماگانەیە گەڕێتەوە. نیوەی ئەم 25 ملیۆن دۆلارە موچەی خانەنشینی والێکا هیچی کەمتر نەبێت لە 400,000 دینار. و لەوێش وتمان ناکرێت کەسێک بە تەنیا یا بانکێک ڕەوایەتی پێ بدرێ 25 ملیۆن دۆلار سوودمەند بێ ماگانە، بەڵام 70,000 خانەوادە ڕەوایەتی ئەویان پێ نەبێت نیوەی ئەو پارە کە 12 ملیۆن دۆلارەکە سوودمەند بێ.